لەم هاوینەدا قەیرانێکی قوڵی غاز لە سلێمانی سەری هەڵداوە. کارگەکانی غاز دەڵێن لە کاتێکدا سلێمانی لەم هاوینەدا پێویستی بە 300 تەن غاز هەیە، بەڵام تەنها 240 تەنیان پێدەدرێت. ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکرێت، پێشبینیش دەکەن سلێمانی زستان بەبێ غاز بمێنێتەوە. وا بەرە و وەرزی سەرماوسۆڵا ئەڕۆین لەبەر ئەوەی ئێمە پێشبینیمان هەیە و لە کارەکەیە ئیش دەکەین. وا بڕوات لە وەرزی زستاندا ئەزمەیەکی یەکجار ئەستەم ڕوو لە شاری سلێمانی دەکات بەهۆی ئەو بەشە غازی کە بۆ حافەزەی سلێمانی دابین کراوە. دابەشکردنی غاز دەبێت لە ڕێگەی کارگەکانی پارێزگای سلێمانیەوە بێت، بەڵام بەداخەوە دەبێت باسی ئەوە بکەین کە غاز لە ڕێگەی بەنزیخانەکانەوە دەدرێت بە هاوڵاتی بە سیعرێکی زۆر گران وەک لەوەی لە کارگەی غازەکانە دەگاتە دەستی هاوڵاتی. بۆ نمونە 7 لیتر دەکرێتە بتڵێکی غازەوە دەگاتە لە بەنزیخانەکان دەدرێت بە هاوڵاتی بە 13,000، بەڵام کارگەی غازەکان 22 لیترونی و دەکەینە بتڵەوە و دەیگەینە بەردرگای ماڵی هاوڵاتیان باش تەزارونی و کەواتە هاوڵاتی لێرە زەرەرۆمەنی یەکەمە. کارگەکان و غازفرۆشەکان دەڵێن لە کاتێکدا غاز بە دەرەوە بفرۆشرێت و بدرێت بە بەنزینخانەکان و بە نرخێکی زۆر بدرێتەوە بە هاوڵاتیان، هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکرێت. ڕێگادان بە کڕینی غازی تیجاری لەلایەن بەنزیخانەکانەوە ڕێگا خۆش دەکات غازی حکومیەکەشی پێوە بفرۆشێت، چونکە تۆ بریکارێک ئەچێت دە غاز دەوێت تێکە سی حکمیشی پێ لەوانەیە حکومەکەشی پێوە بفرۆشێت. لەبەر ئەوە پێویستە ئەو بەنزیخانە ڕێگان نەغاز تێ بکەن. هیچ کەس نازانێت یەکێکە لێ ڕوا بۆ تورکیا، یەکێکە لێ ڕوا بۆ ئێران، یەکێکتر نازانم. و غازەکەی خۆمانە کاکە لە وڵاتانی ترەوە نایە. وڵایە بۆ ئێستا غاز ئەمەنە زۆر وایە نەبێت. ئێستا لە هاوینە بینیوتە تۆ غاز بەم شێوێ بێت، هیچ کات بووە لای چاوینەکە غاز بەم شێوێ تشتی وا ڕووی ناوە. چکەیم ساڵ نەوتیش گرانە زیاتر زەختەکە لەسەر غازە. نرخی نەوت و غاز لەم هاوینەدا بەرزە و بۆ زستان چارەسەر نەکرێت، هاوڵاتیان ڕوبەڕووی گرفتی گەورە دەبنەوە و لە کاتێکدا کارە باش بەم دۆخەدا تێپەڕ دەبێت، هیچ سەرچاوێکی دیکە نییە هاوڵاتیان تا بتوانن بۆ خەوگەرمکردنەوە بەکاری بهێنن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.